ئەمە دایکی یەکێک لەو گەنجە کوردانەیە کە لە ڕێگەی هەندەران و لەناو ئۆتۆمبیلێکدا لە نەمسا گیانی لەدەستدا کە تەرمی 4 کەسیان لە ڕێگەی فڕۆکەخانەی هەولێرەوە گەیەندرایەوە هەریمی کوردستان و هەر چواریان دانیشتووی شاری سلێمانین. لە دوای بڵاوبوونەوەی هەواڵی گیان لە دەستدانی 71 کەس لە ڕێگەی هەندەران و ئاشکرابوونی ئەوەی کە 21 کەسیان کوردن فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوەی حکوومەت یاریەم دەڵێت تا ئێستا 16 خێزان پەیوەندیان بۆوانەوە کردووە بۆ هێنانەوەی تەرمی کەسوکارەکانیان و بۆ ئەو مەبەستەی ناونیشان و پەنجەمۆریان لێوەرگرتوون. بەرپرسی فەرمانگەکەش دەڵێت هەموو لایەک بەرپرسن لە کۆچی گەنجان کە بەهۆی ئەم دۆخی ئێستای هەرێمەوە ناچار بوون وڵات جێبی هێڵن. هیچ کەسێک بە تەنیا خۆی دانیشتێ و بازنەیەک لە دەوری خۆی بجێڕێ و بەڵام ئەوی تر هەموو بەرپرسە، حکوومەت بەرپرسە، پەرلەمان بەرپرسە، کۆمەلگا بەرپرسە، زانکۆکان بەرپرسن، ڕاگەیاندن بەرپرسە. نەخێر بەڵام یەک شتێشەیە، یەک شتەیە هەر کاتێک تاکێک بڕیار دەدات دەبێت تەحملی مەسئولیەتی بڕیاری خۆشی بکات. بۆیە نابێت کەس خۆی لەو بازنەیە دەربێنێ بڵێ من بەرپرسیانیم ئەوی تر بەرپرسیارە، بەڵام با پێکەوە دەست ناو دەست هەرێمی کوردستان کار بکات بۆ دۆزینەوەی ئەو هۆکارانێک کە بوونەتە مای ئەوە. بڕیارە حکوومەتی یاریەم خەرجی تەواوی هێنانەوەی تەرمەکان لە ئەستۆ بگرێت و سەرجەمیان بگەڕێنێتەوە. لای خۆشەوە پەرلەمانی کوردستان بەڵێنی داوە هاوکاری خێزانی قوربانیەکان بکات. ئاسی بەداخەوە من یەکیان هاوڕێی مناڵی من بوو لەو تەرمانی کامڕۆگەیشتنەوە، سیانەکەی تریشان هەر مناڵی گەڕەکەی منن. من بۆ خۆم شەرمەزارم لە ناو دەسەڵاتێکم کە هاوڕێکانم لێ ڕاکەن و لە غەریبی گیان لەدەسێن هەرتوانمەوە نەبڵێم بەڕاستی شەرمەزار. هەمومان شەرمەزارین تەبێت بەس بێت تا ئێرە ڕاستی ئەبێ ئیتر کار بکەین، ئیتر نابێ تەرمی گەنجەکانمان بێنەوە وڵاتە کە ینی ئەوانە تەحملی برسێتی شەڕی ناخۆ هەموو شتێکیان کرد. لە 27 مانگی ڕابردوودا لە وڵاتی نەمسا 71 کەس لەناو ئۆتۆمبیلێکی کەبزا گیانیان لەدەستدا کە 59یان پیاو بوون و 8 کەسی دیکەشیان ژن بوون و 4یشان منداڵ بوون. لەو 71 کەسەیش 21یان خەڵکی یاریمی کوردستان بوون. بڕیارە لە ڕێگەی فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوەی حکوومەت یاریەمەوە تەرمی سەرجەمیان بگەڕێنێتەوە بۆ کەسوکارەکانیان. پێشتر پەرلەمانی کوردستان هۆکاری سەرەکی کۆچی گەنجانی گەڕاندەوە بۆ نادادی کۆمەڵایەتی و نەبوونی هەلی کار بۆ گەنجان و ئەو قەیرانە یەک لە دوای یەکانەی هەریمی کوردستانی گرتووەتەوە. یەرش قادرێن ئارتی هەولێر.